نسبەت بەکارهێنانی کارەباوە لە هەردوو لا پێویستە هەم حکوومەت هەم هاوڵاتی بە کەمکردنەوەی لۆدەکانیان و حکوومەتیش بە زیادکردنی کارەبا جەبۆیە هەردوو لا هاوکارن بۆ ئەوەی بتوانین کارەبایەکی تەواو میوان دەست بکەوێت. مرۆڤەکان تاکەکان تر پیا و ئافرەت مناڵ هەمووی خۆی وشیاری لە ناخی مرۆڤەکەی هەبێت و یعنی بڵێ خۆی هەست بە مەسئولیت کە پێویستە شتی زۆر زیاد هەڵمەکری بووی یعنی کارەبایەکی باش هەبێت بۆ هەموو لایەک یان لە مەکتەبەکان مامۆستاکان بە تەلەبەکان بڵێن ئەوان بڵێن بە گەورەکان مەسەن ئەوانی بە تەمەن نەچوونەتە مەکتەب ئەما فێریان بکەن. حکوومەت ناڵێتن کوورە ئەتو بروتە 20 گوڵوب لە ماڵە هەڵکە و لەسەر جادە 25 گوڵوبی پێکە لەسەر مەغزەن وازی لە گوڵوبان بێنە بە وەکو بڵێن نەکوژێنتەوە شتەکە هەر حکوومەت نییە ئێستا فێر بووین هەمووان دەڵێن حکوومەت